بینەرانی ێژە لە هەرکوێ دنیا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش هێمن مامەندم بە یارمەتی هاوکارانم بەنامەیەکی دیکەی سەرنجستان پێشکەش دەکەین. لەسەر ڕۆژی ڕابردوو شاندی دەمپارتی دووەم دیداریان لە ئیمڕالی لەگەڵ ڕێبەر ئۆجەلان سازدا. بە پێی زانیاری ڕۆژنامەوانیەکان کە لە زاری بەڕێوەبەرێکی دەمپارتی لە ئاژانسی میزۆپۆتامیا بڵاو بۆتەوە، لەم دیدارەی نێوان شاندی دەمپارتی لەگەڵ ڕێبەر ئۆجەلان لە ئیمڕالی ڕێبەر ئۆجەلان ئاماژەی بەوە کردووە گرنگ نییە کە من لە دەرەوە بم یاخود لە ئازاد بم یاخود لە هەرکوێ بم، بەڵام گرنگەوەیە پرسی کورد با ڕێگەی دیموکراسی و ئاشتیانە چارەسەر بکرێت. ڕێبەر ئۆجەلان لەم دیدارەیدا ئاماژەی بەوەش کردووە بۆ ئەوەی کە لە ناوچەکەدا ڕێگە لە دەستی ئیمپەریالیزمی وڵاتانی ئیمپەریالیزم بگیرێت، پێویستە پرسی کورد لە هەر چوار پارچەکە واتە لە عێراق و ئێران و سووریا و تورکیا لە ڕێگەی دیموکراسی و ئاشتیانە چارەسەر بێت. ئەگەر نا ناوچەکە دەبێت بە غەزەیەکی تر. ئێمە لەم بەنامەیەدا دەپرسین ئایا ناوچەکە گوێ لە ڕێبەر ئۆجەلان دەگرێت یاخود ناوچەکە دەبێت بە غەزەیەکی تر. میدیای دەوڵەتی داگیرکاری تورکیا و ئاکەپا بۆچی لە ڕێگەی شەڕی تایبەت و لە ڕێگەی چاوەشەکاریەوە دوو پرسی پرۆسەی ئاشتی و پرسی دانانی چەک لەلایەن گەریلا و شەڕوانانیان تێکەڵاو کردووە. ئایا زمینەیەکی لەبار ئافرێن دراوە بۆ ئەوەی کە گەریلا چەکدابنێت؟ هاکان فیدان وەزیری شەڕی تایبەت بۆچی جارێشتر سەردانی بەغدای کردەوە. ئایا فیدان دەتوانێت عێراق بخاتە ناو تۆڕەکە و عێراق بخاتە ناو شەڕەکەوە؟ تەنیا لە ماوەی 28 ڕۆژی ڕابردوو بەهۆی دڕۆنەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان 33 هاوڵاتی سڤیل و مەدەنی شەهید بوون. بۆچی حکومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان بەرامبەر بەم هێرشانە بێدەنگە؟ وەڵامی ئەم پرسیارانە و یاخود شڕۆڤەی ئەم بابەتە زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم لەگەڵ بەڕێز ئەنوەر حوسێن بازگێر نووسەر و ڕۆژنامەوان. بەڕێز ئەنوەر بەخێر بێ. گەر لەوە دەست پێ بکەم لە کۆتا ڕۆژەکانی ساڵی ڕابردوو دیداری یەکەمی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ شاندی دەمپارتی لە ئیمڕالی سازکرا. دواتر لە چەند ڕۆژی ڕابردوو لە نێو ساڵی نوێدا دیداری دووەمی شاندی دەمپارتی و ڕێبەر ئۆجەلان لە ئیمڕالی سازکرا. خوێندنەوەی بەڕێزت سێ بۆ ئەم هەردوو دیدارەکە بۆ ئەو هەوڵانەی کە ناوی لێنراوە دەستپێکردنەوە یاخود هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا. زۆر سپاس کاکێ، من لە ڕاستیە پرۆسەی ئاشتی لە تورکیا بە دوای مردنی ئۆزال لەو کاتانەیە ئیتر تاوەکو 2013 هیچ ئاکامیشی نەبوو. لە 2013 لە کۆبوونەوەکانی ئۆسلۆ دوجار تورکیا نەچوە ژێرپای ئەو دانووسانەی کە هەم ئینگلیزەکان و هەم نەرویجەکانی تیا بەشدار بوون. لە ئێستایا دوای ئەوەی لەو مدەتە درێژایە با بڵێم لە دوای 40 ساڵ لە خەبات و تێکۆشانی شۆڕشی باکووری کوردستان تورکیا باوەڕی وا بوو کە وەکوی هەمیشە تانسۆچێلەرەیوت یا پێکەکە لە ناوە بەم یا پێکە لە ناوە. ئەم قسانە دوایەوەی کە ئاکامێکی نەبوو لە هێرشەکانی بەردەوامی چنگی هەڵۆ و چنگی قفڵ و نازام هەمووانێ بۆ سەر گارا و هەرێمی مادیا و زاپ و ئابەشین و ئەوانە بێ ئاکام مایەوە بنەزەری من لە چەند ساڵی ڕابردوو. دوای ئەوە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و 8 دیسەمبەر تورکیا نەک نەیتوانی مەسەلەن ئەو دیفاکتۆی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە زائیفی کاوەتێکی بشکێنەوە لە ناوی بەرێک خۆی وت، بەڵکو ئەم ڕووداوانە وای کرد کە زۆرتر بێتە ناو بەحسی سیاسی خۆرەڵاتی ناوەڕاست و لەسەر مێزی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا جێبگرێ. ئەوە خاڵێکی بوو. دەرەنجامی ئەو شکستانە ئێستا تورکیا باز لە پرۆسەی ئاشتیەکە. خاڵی دووەمیژەوەیە بە نەزەری من ئەو هەموو حازریایە تازەیەی کە جەهەپە و مەهەپە و ئەکەپە و مەهەپە بە تایبەتی وە دەوڵەت و وەلێدوانی ڕۆژانەی ئەردۆگان و فیدان و کاڵن بەردەوام لەسەر ئەم پرسە قسەکەن بە نەزەری من خۆشیان هەست دەکەن کە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر با بڵێم
چانسێک بۆ کورد هاتوۆتە پێشەوە لە خۆڕەڵاتی ناوەڕاست ئیمکانی هەیە بەرەو ئەو چانسە هەنگاو بنێ من ناڵم هەفتەیەکی تر وەکو هەندێک کەس دیعایەکە یان خەونم بینیوە یان بەڵام بەنظری من ئەو لەلایەکەوە باز لە پرۆسی ئاشتی و لەلایەکشەوە ئەو لێدوانە خێرایە دوژمنکارانەی ئەم سەرۆکایەتیانەی ئاکپارتی و دەوڵەت دەلالەتە لەوەی کە بە نظری من کورد بەرەو هەنگاوێکی باشتر لە خۆڕەڵاتی ناوەڕاست و ناوچەکەیە هەنگاوەنێ لەو دابەشکردن و دیزاینە نوێیە شوێنەگرێ لە بەرامبەر ئەوانەیە هاتوون پرسی ئاشتیان جارێش کە باز کردووە بەڵام بە فۆرمەڵی خۆیان بەوەی کە جەنابویستی خۆیان ئەو فۆرمەی خۆیان ێڵێن ئەبێ ئێمە پرۆسی ئاشتیەکەین لەگەڵ ئیمرالی و بەڕێز ئۆجالان بەڵام پەکەکە تیرۆریستەوە بێت چەکدانێ ئەم قسەیە لە هیچ کوێی دنیاە مەسەن لە هەموو ئەو پرسە ئاشتیانەی کە لە نێوان مەسەلەن فەلەستین و ئیسرائیل کراوە لە ینی مەبەستمەوەی لە بینی فەتح و ئارێل شارۆن کراوە لە بینی حرەکەی کۆلۆمبا و دەوڵەتی کۆلۆمبۆ کراوە باشە لە بینی دیکلێرک و ماندێلا ئەم پرسە ئاوان نەچۆتە پێش جارە تەرەفێکی لایەنی سێهەم بەشدارە کە من پێم وایە هێشتاش ئینگلیزەکان لەم دانووسانانەیە حوزوریان هەیە و لە دواییشە ئەبێ ئەم دەوڵەت نیەت پاکی نیشاندا بە ئازادکردنی دەیان هەزار لە جیراوانی کەچە سیاسی هەڵگرتنی قیوم و دابینکردنی ئازادی شەخصی و عەقیدە و بەیان میدیایی بۆ خەڵکی باکووری کوردستان و مەسەلەن بەجددی ئیعلانکردن و دانووسانەکانی لەگەڵ بەڕێز ئۆجالان هیچی ئەمانەی نەکردووە بە نەزەری من پرسی ئاشتی لەو هەلومەرجە دەوڵەتی تورکیا باسیەکە بەڵام هەم بەڕێز ئەبڵاوەجاران هەم پارتی کرێکارانی کوردستان و هەم دەم پارتی و تەنانەت لە ڕۆژاواش هەموو هیچ لەمانە ڕەتیان نەکردوەوە هەمیشاڵێن لەسەر مێزی گفتوگۆ گرتەمەشا بکەین بەڕێزانوانێ گرتەمەشا بکەین ئەم جارە لەلایەن دەوڵەت باخچەلیەوە کە یەکێکە با بڵێن لە تونندڕەوەکان یەکێکە لە نەژاد پارێستەکان ئەم دەست پێش خەریە کرا دواتر ئاکەپەش بە هەمان شێوە هاتە سەرخەت بانگەوازی دەستپێکردنەوەی پرۆسی ئاشتی لەلایەن دەوڵەت باخچەلی و ئاکەپە و مەهەپەوە وە کوردالی لە دڵباشیان بوویان لە تەنگە تاو و بارودۆخی خراپیان بوو ئەم هەر بۆ خۆی هاتنە ناو گەمەکەەوە هەم باخچەلی و هەم مەهەپە بۆ خۆی جێگای گومانە ئەوان بە درێژاییمانەکان لە چین جارە تۆ تەسیری تاریخی ئەم دەوڵەتە بکە بە درێژایی ئیمپراتۆرەتی عوسمانی چ قەتڵ ئامێکی گەلی کوردیان کردووە وە لە بەدواش لە دروستبوونی دەوڵەتی تازەی تورکیا و ئەتاتورک و حیزبەکەی باخچەلیەوە یعنی خۆ نەیانشادۆتەوە هەموو ئەم بەرپرسانەی چ ئەکەپەوە چ مەهەپە هەمیشە تویانە کوردی باشەوەی لە گۆڕستانە شەروا بەڵێ کوردی گۆڕستانەوە کوردی باشەوەی لە گۆڕستانە ئێمە ئەگەر کورد لە سەر مانگیش بێ دژی دەوڵەتی ینی ئەم مانیفێستی کەمالیزم و ئەتاتورکیزمە بەردەوام درێژەی هەیە بۆیە جێگای گومانە وەختێ باخچەلی و مەهەپە باز لە پرۆسی ئاشتی چارەسەری پرسی کوردەکەن بەڵام قسەکەی بە نەزەری من ئەوەی وتم باخچەلی وەکو پیاوێکی نەتەوە پەرستی نەژاد پەرستی متەتەڕف و لەگەڵ ئاکپارتی حاکم وەکوتم هەست بە مەترسیەکەن ئەو مەترسیە پێیان وایە هەرچی چۆنێک ئەوان بتوانن یا بەری پێبگرن یان دەستکەوتی کەمتر بەدی بێ بۆ شۆڕشی خەڵکی کوردستان و باکوردستان لەسەر دەستی ئەوان بێ ئەنی قسەکەەوەیەکە ئەگەر لە هەر حاڵەتێکا کورد چانسی بوون بە دەوڵەتی هەبێ لە ناوچەکەیە ئەوان بتوان بە کەمترین زیان لی دەرچن یعنی ڕێز ئۆجالان ڕازیکەن بەوەی کە بێن ئێوە مەسەلەن بە کەمترین مافی ئیداری حکمی ذاتی ڕازی بن لە جیاتۆی دەوڵەتی سەربەخۆ ئەگەر پرسێکی جددیە وەکوتم یەکەم شت دەبوو مەسەلەن بە ڕێز ئۆجالان ئازاد بکەن لە زیندان و بیەن نەپای گفتوگۆکە دوایەوە نەگەوەی کە ئەم پارادۆکسە ئەم بۆ چۆنە شۆڤێنیە ئێمە ئاشتیەکەین بە زەمە تیرۆریستە ئێمە ئاشتیەکەین بەس تۆ بێ قەید و چەر چەکدانێ خاڵێکی تر پێدوان نییە ینی ئەگەر هەوڵەکە جدی بووە مەسەرەن ئاکەپە لەسەر ئاستی سەرۆکایەتی مەسەلەن ئەردۆغان خودی ئەردۆغان خۆی پێشوازی لە شاندی دەمپارتی دەکرد ئەگەر هەوڵەکە جدی بووانی ئەمەمان نبینی ئەستاس پێم وایە بۆ ئەمەیان ناوێرن
ناوێرن ڕاستە و خۆ نە لەگەڵ دەمپارتی دانیشن نە لەگەڵ بەڕێز ئۆجالان هەندێک لە میدیاکان باز دەوەکەن دانووسان بۆ لە بینی دانووسانی نهێنی دوور لە میدیاکان لە بینی ئەردۆگان و بەڕێز ئۆجالان لە بینی باخچەلی و لە بینی جەهەپە بەڵام ئەوان بۆ ئەوە شارنەوە هەدەفەکە ئەوەیە یەکیان زۆر جددینین دڵنیانین لە پرۆسەی ئاشتی کە بەو فۆرمەڵەیە بێک ئەوان دایڕێژن دووهەم ئەوان بە درێژایی مێژوو دژایەتی گەلی کوردیان کردو تورکی شاخاوی و تیرۆر و ئەوانە ئێستا پێیان شەرمە ڕاستەوە خۆ لەگەڵ ئەم حرەکەتە دانیشن بە بەرچاوی خەڵکەوە چکە ئەوان بەشێکی پایەکانی دروستبوونی ئەم حکوومەتەوە پایەکانی دروستبوونی پەرلەمانەکەیان و پێکاتەکەیان و دەستکەوتەکانیان لەسەر دژایەتی گەلی کورد بووە لەسەر دژایەتی گەلی کورد و بە تایبەتی خەباتی بشۆڕش و باکووری کوردستان بووە ئێستا بۆیان قورسە ڕاستە خۆ بێنە پای ئەوە بۆیە لە هەلومەرجێگە گەڕێن وەکوتم بە هەلومەرجێگە گەڕێن بتوانن هەم ئیمتیازەکانی خۆیان بەدەست بێنن و هەم کەمترین مافیشدن بە خەڵکی کوردستان بەڵام پێم وانە پرسی ئاشتی بەم ئاسانیە چارەسەر بێ لە بەرەوەی ئەزانی کاکە من دەوڵەتی تورکیا هەمیشە چاوی لە بە درێژایی دروستبوونی پارتی کرێکەرانی کوردستان و بە تایبەتی لە 15 ساڵی ڕابردوو و پێشگرتنی بەڕێز ئۆجالانیش هەمیشە چاویان لەو سیناریۆیە بووە کە لە هەرێمی جافنا پڵێنەکانی تامیل تووشی هاتن ئەو خەبات و تێکۆشانی پڵێنەکانی تامیل لە 1976ەوە تاوەکو 2009 بە گەلە کۆمەکەیەکی ئەمریکا و ئیسپانیا و هیندستان و سریلانکا توانیان مەسەلەن فلۆ بیلا بارباکانی سەرۆکی حیزبەکە بکوژن دوجار لە 2009 سەرۆکی سریلانکا ماهیندا ڕاباجاسکا وتی کۆتایی بە خەونی تامیلەکان هات بۆ دروستبوونی دەوڵەتی سربەخۆ ئەوان تورکیا هەمیشە ئەوێ ئەم سیناریۆی بۆ دووبارە بکەنەوە ئەمریکا و وڵاتانی منتەقەکە بەڵام بۆی دەرکەوت کە نەیتوانی ئەم سیناریۆیانە دووبارە بکاتەوە بەگرتنی بەڕێز ئۆجالانیش نەیتوانی خەبات و تێکۆشانی باکووری کوردستان و شۆڕشی خەڵکی باکوردستان کۆتایی پێبێنێ بۆیە ئێستا ئەوێ لانی کەم بتوانێت پرسەکە چارەسەرکە بەڵام وەکوتم بەو فۆرمەڵە و دیزاینی کە خۆیەوێ ینی هیچ نەدا و خەباتی چەکداری باکووری کوردستان بە جۆرە لە جۆرەکان شکست پێبێنێ کێشی بۆ دروستکە ئەو ئەگەرنا مەسەلەن ئەو هەموو جەختکردنەوەی لەسەرەوەی کە ئەبێت چەکدانێن ئەبێ ئەم ئەمانە چەکدانێن و ئەمانە بێ پێویستە چەکرێن ئەمە پرۆسی ئاشتی بەڵام لار حاڵ تورکیا کاگێ من تورکیا ئەم پرسە بەرێتە سەریانەی باتە سەر پرۆسی ئاشتی سەرکەوتوو بکایانەیکە ئەم خەبات و تێکۆشانە لەم هەلومەرجە تازەی خۆرهڵاتی ناوەڕاستی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و 8 دیسەمبەر بە ئاکامەگا تورکیا پێی خۆش بێ پێی ناخۆش بێ بۆیە دەسەڵاتی عاقڵەوەیە کە بتوانێت بە بێ خوێن ڕشتنی یعنی دەتوانین بڵێن ئەم جارە ئەگەر پرۆسی ئاشتی سەر بگرێ و شکست بێنێ بە هەردووبار لە بەرژەوەندی کوردە بێگومان بۆچی بێگومان دڕێک وایە بۆچی هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر خۆڕەڵاتی ناوەڕاستی پێش 7 ئۆکتۆبر نییە ئەو تورکیاش باش لەمە تێگەیشتمان ئەو حاکمیت و دەسەڵات و پاوانخوازیە یان ئەو کارکتەرە سەرەکی کە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لەو منتقەیە تورکیا و ئێران بەڕێوەیانە برد ئەو ئەرکیان لێ سێنراوەتەوە وەکو هەواڵ جەمیل بایکی ژووتی لە دیداری ئەو ئەرکە لە تورکیا و ئێران سێنراوەتەوە خۆتان بینیتان ئێران چ پاشەخشێژی گەورەی کردو و تێکشکانی هیلالی شێعی و دۆستەکانی پاشەخشەی گەورەیان کردو و هەموو دەسەڵات و هەژمونیەکەیان لەدەستداوە تورکیاش بەم شقلە پێم وایە ڕوبەڕووی ئەم کێشە و گرفتای بێتەوە چ لە ڕۆژاوای کوردستان و چ لە باکوور و چ لە منتەقەکەیە بۆیە ئەم ئەرکە بەچێ سپێردراوە بە نظری من ئەم ئەرکە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئیسرائیل و سعودیە سپێردراوە بۆیە لە داهاتووە تورکیا هەست بەم نیگەرانیەکە بۆیە ئێستا لەلایەکە و خەریکی کوالیسیۆنێکە یا خەریکی فۆرمەڵ بەندیەکە لەگەڵ ئوردن و سووریا و عێراق و سەردانەکە یاکان فیدان بەشێکی پەیوەندی بەوەیە کە لەگەڵ ئەم چوار دەوڵەتە باش ئەرکە بەڕێز ئەنوەر ئەرکەکە بە سعودیا و ئیسرائیلەوە سپێردراوە بەڵام پێدوانیە کلیلی چارەسەر کلیلەکە لە دەست ڕێبەر ئۆجەلانە لە پرسی کورد بێگومان ئەمە دەور و نەخشی زۆری هەیە و ئیسرائیلیەکان لە دوای ڕووداوەکانی 8 دیسەمبەر ناشادۆتەوە کە پشتیوانی لە خەبات و تێکۆشانی کوورد دەکەن جا تاکتیک بە ئاستراتیژ بێ لە هەر حاڵدا سیاسەتە و نەشیان شاردۆتەوە بەردەوام پشتی پێیان وایە لە سووریای داهاتوو پێویستە کورد جێگە و پێگە و موقعەتی هەبێ و پشتیوانیەکەن لەو خەبات و تێکۆشان دیفاکتۆ ئەوە بەشێکی پەیوەندی هەیە بە
تێڕوانینی ئیسرائیل بۆی کە لە منتقەکە لە سنوورەکانی لە سووریایەکی تازە ئەمنێتی خۆی پارێزراوتر بێ و دۆستایەتی لەگەڵ ئەو هێزانە بکە کە مەترسینی لەسەر ئیسرائیل کە کوردێکێکیانە. دووەم پەیوەندی هەیە بە ئەو ئێنرژی وزە و گازەی کە لە منتقەکەیە هەیە بە تایبەتی لە سووریا بەپێی ئامارێکی ڕێکخراوێکی ئەڵمانی نزیکەی 27 تریلیۆن مەتر سێجا گاز لە سووریا هەیە و بەشێکی زۆری ئەمە لە ناوچە کوردنشینەکانە. ئەمە خاڵێکێتی وە ئیسرائیل بۆ ئەرکی ئەندیزانی ناوچەکەی پێش پێدراوە، بەڵام سعودیە وەکو گەورەترین دەوڵەتی ئیسلامی عەربی و سنی و دژە ئێران و لە هەمان کاتە ئێستا گرفتێکەیە لە نێوان سعودیە و ئیسرائیلەوەیە کە پەیوەندیەکانیان ئاسایی بێتەوە. سعودیە داوای ئەوە کاکە دان بە دەوڵەتێکی سربەخۆی ئیسرائیل بنێ لە تەنیژ ئیسرائیلەوە و قودس پایتەختەکەی بێەوە پێی سنوورەکانی 1960 بە نەزەری من ترامپ لە چەند ڕۆژی ڕابردووتی وتی محەممەد بن سەلمان بە سەرمایە گوزاریەکە بە قیمەتی 600 میلیارد یوانم بیگەێنێتە تریلیۆنی دلار و ئەمە لە بەرامبەر چی؟ ئەمە لە بەرامبەرەوەی ئەرکێکی تازە بە سعودیە ئەسپێدرێ و سعودیەی سەردەمی محەممەد بن سەلمانیش سەردەمی فەهد و باوک و باپیری نیە، سەردەمێکی تەواو جیاوازە ئەو ڕۆڵەی پێ ئەبیندرێ لەلایەکەوە تەحکوم بە سیاسەتی وڵاتانی عەرەبیەوەکە و لەلایەکی دیشەوە هەژمونی ئێران و تورکیاکە مەکاتەوە و لە نێوان ئیسرائیل و سعودیە دیزاینی تازە کرێ بە نظری من و بە تایبەتی کە سعودیە جگە لەوێ جەناوت باسی و گەورەترین دەوڵەتی سنی و بوونی شوێنە مقدس و پیرۆزەکانی جیهانی ئیسلامی و گەورەترین دەوڵەتی وزە و باشترین دۆستی ئەمریکا ئەوروپا هەموو ئەوانە ڕێی پێدا کە ئەمە بکە و لە بەرامبرە تورکیا هەز بەم نیگەرانیژەکە. بۆیە ئوستاز ئێستا هاتووە جگە لەو کوالیسیۆنەی کەوتم پێکیێنن بۆ دژایەتی بە حسابی تیرۆر مەبەستیان و خۆیان ئەیانێ بڵێن ئێمە ئەم چوارە ئەتوانین ئەرکی دژایەتی داعش و تیرۆر بگرینە ئەستۆ بە ئەوروپا و ئەمریکا بڵێن کە ئێمەوەکەم، بەڵام تورکیا هەدەفەکەی کە بڵێ ئێمە دژایەتی کوردیشەکەین، دژایەتی پاکە و هەسە دەژەکەین. ئەوە لەلایەکە و لەلایەکی تریشەوە ئەو ئیمتیازانەی تورکیاییدا بە عێراق بۆ ڕێگای ئاوریشمیا ڕێگای گەشە پێدان بەو ڕێگایی کە بتوانێت کەندا و بەستێتەوە بە تورکیاوە قسەیەک نییە لە عەرەبستانی سعودی. تورکیا ئاوێ عەرەبستانی سعودی لەم بابەتەیان نەبێ، ئەوەندەی ئیهتیمامی لەسەر مەسەلەن قەتەرە وەکو هاوپەیمانی خۆی ئەوەندەی ئەتیمادی لەسەر عەرەبستانی سعودی نییە. قسەکەوەی ئەوێ ئیمتیازدا بە عێراق لەلایەکەوە ڕای کێشەوەکو تۆوتت بۆ شەڕی پارتی کرێکارانی کوردستان بۆ داخستنی سنوورەکانی بەرەو ڕۆژئاوا لەگەڵ هەندێک لە هاوپەیمانەکانی و لەلایەکی تریشەوە ئەو ڕۆڵەی کە سعودیەی بینە لاداتوە کەم کاتەوە. بە نظری من تورکیا ئوستاز یعنی دیقەت بە لە هەموو جوڵەیەکی تورکیا لە هەموو لێدوانێکیە لە هەر هەنگاوێکی کە هەنگاوێک لە هەر پرۆسیسێکی سیاسی ئەمنی ئیقتصادی لە خۆرەڵاتی ناوەڕاستا عینێ پێش هەموو شتێ بیر لەوە کاتەوە چۆن دژایەتی خەباتی خەڵکی باکووری کوردستان و خەڵکی کوردستان بکە. زۆر باشە، هەموو ئیمتیازێکەدا زۆر باشە. ئەگەر تەماشا بکەین ینی ئەو هەوڵەکان بۆ پرۆسی ئاشتی لە ڕابردوودا هەتا ئەوەی لە 2013 لە ئۆسلۆ لایانی سێمی تیا بووە، بەڵام ئەم جارە ڕێبەر ئۆجەلان چقی ململانێکی خستە پەرلەمانی تورکیاوە حتا دەوڵەت باخچەلیش داوای کرد کە کێشەکان لە ڕێگەی پەرلەمانەوە چارەسەر بکرێت. بۆچی ڕێبەر ئۆجەلان ئەو جارە هەوڵی دەکات یان پێشنیازەوەی کرد کە چقی قورساییەکە بخرێتە پەرلەمانەوە تەرەفی سێم یان لایانی سێم تێدا ڕۆڵی نەبێت؟ من نازانم بەڕێز ئۆجالان پێم وانیەوە مخالیفیەوە بێکە لایانی سێم بەشداریەوە بە نظری من بتەوێنێتێ ئەم پرسانە پێویستی بە لایانی سێم هەیە بە تایبەتی ئەوەندەی بزانم ئەمریکیەکان دەخالەتی گەورەیان هەیە لە منتەقەکە و فەڕەنسیەکان زۆر پشتیوانی خەباتی باکوور و ئینگلیزەکان حزوریان هەیە و هەمووشیان بزۆرە لە جۆرەکان ئوستاز حەز بە مافی بەرحەقی خەڵکی کوردستانەکەن ئەم وڵاتانە، بەڵام ئەوەی کە پەرلەمان ببێ بە شوێنی دانووسانی ئەم جارەی پرۆسی ئاشتی بە نظری منەوەیە کە تورکیا زۆر خۆی دیعای دموکراسی و پەرلەمانێکی بێلایەن و تەکنۆکرات و نازام چیوچیەکە و لە هەمان کاتیشا ئەم پرسە پەرلەمانە بێ ئەم پرسە بکە بە پرسێکی یاسایی و بیخاتە ناو دەستورەوە مافەکانی خەڵکی کوردستان و ئەو مافانەی کە لەو دانووسانانەیە وعدە بدرێ و پێویستە هەموو فراکسیۆنەکانی هێزە سیاسیەکان کە لە ناو پەرلەمان حزوریان هەیە بەوانەی کە مؤیە دنیا مخالفی پرسەکەن و پرسی کوردن پێویستە لەوێ دەنگی بەڵێ پێویستە لەوێ دەنگی پێبن و دوجاریش لە پەرلەمانی کوردستان باشترین شوێنە کە نوێنەرایەتی خەڵکی باکووری کوردستانەکە پەرلەمانی تورکیا دەم پارتی وەکو نوێنەرایەتی خەڵکی کورد لەوێ خاوەنی 63 کورسیە ئەم هێزە ئەتوانێت لەگەڵ هێزەکانی تر
پرسەکە ببێ بە پرسێکی دەستوری یاسایی و پەرلەمان ئەبێ ئەم بەم ئەرکە هەڵسێ یعنی ئەو خاڵ و بەندانەی کاڵێن تورکیا پێک هاتووە لە یەک نەتەوە ئەبێ ئەمە لاچێ تورکیا لە دوو نەتەوەی سەرەکی پێک دێ کورد و تورکن و ئەوەی کە هەیە مافە سیاسی و مافە ئیداری و مافە فەرهەنگی و کللتوری ڕۆشنبیرەکانی خەڵکی باکوور و کوردستان بەڕسمی بناسێ و دوایە بێ مەسەلەن دانرێ سنووری کوردستان کوێیە و دوایەوە پارێزگار و شارەوانیەکانی ئەو منتقانە هەمووی ڕاستەخۆ بدرێتە دەست دەم پارتی بە نظری من چوونی پەرلەمان کەیسی ئاشتی بۆ پەرلەمان بەڕێز لە لای بەڕێز ئۆجالانەوەیە کە پرسێکی دەستوری وەرگێ و دەستور ئەم دەستورە ئەگەر تەمەشا بکەین ئێمە لە باشووری کوردستان کە گرێدراوی عراقین بە پێی دەستور مافەکانی کورد زامن کراوە بەڵام تا ئێستا کە مەسەلەن کورد لە عراق کێشە هەیە پێدوان نییە ئەمە لە تورکیا و لە باکووری کوردستانیش ڕێک هەمان کێشەیە ئەگەر ذهنیەتی تورک بەرامبەر بە کورد نەگۆڕێت هەمان کێشە ڕێگوایە دەستور کاکێ من دەستور شتێکی مقدەسی دەست لێ نەدراو نییە دەستور لەو کاتانەیە زۆر مقدەسە و زۆر ئەتوانێ ئینسانیانە بێ کە دەوڵەتەکە دیموکراسی بێ وەکوی کە لە ئوستاز لە بریتانیا هەیە سکۆتلەندەکان دیار لە یەک دوو جارە داوای سربەخۆی یەکەن بەڵام لە پرسی دەنگدانە تێیدی ناکەن خەڵکی سکۆتلەندا ئەمە پرسی دیموکراسی مەسەلەن بۆ معلوماتی جەنابەت کاتی خۆی لە کێشەی نێوان ئەریتریا و ئەسیوپیا چەندی جار ئەسیوپیەکان مافی ئەریتریەکانیان دابوو بەڵام لەگەڵ هەموو کودەتا و گۆڕینی دەسەڵاتی کێشەکە بەردەوام زیندووە بووە و تا لە چەند ساڵی ڕابردوودا ئەم کێشە بەردەوام قەتڵ و ئاموژە قسەکە لە چییە قسەکەوێت کە پرسەکە یاسایی و دەستوری و دیموکراسی نەبوو تا بە ئاکام گەیشت کە جیا بوونەوە ئەریتریەکان نەیانتوانی لەنە بۆی ئەوەی جەنابی شدوتت بەشێکی حەقیقەتەکەیە ڕاستە لە عێراقا ئوستاز مافەکانی گەلی کورد لە دەستورە سەسپێنراوە و لەشی بەهرەمەند بووە ڕاستە بەڵام ئوستاز بەشێکشی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە هەیە لەوەی کە مافەکان وەکو پێویست نەچەسپێنراوە خۆ ئەم ئێستا عێراق ئێمە دەوڵەت لە ناو دەوڵەتێکی فیدراڵین باشە کەواتە تۆ مافی دەوڵەتی فیدراڵ نابێ مەسەلەن نەهێزی ئاسمانی نە دیبلۆماسی نە نەود نە سنوورەکانی بەدەستەوە نەدەستی داگیرکرد بێنیتە سەر مخالیفی ئەم دەستورین بەڵام لەگەڵەوەشە دەستوری تازەی عێراق لە 2005 توانیوێتی بەشەرم بەشێ لە مافەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆیەک ڕەغمی هەموو ڕەخنەوگلەکان لەسەرێتی بەڵام بە نەزەری من هەنگاوێکی گەورەیە ئەگەر تورکیا هەر تعدیلاتێک لە دەستورەکەی بکات بە نیسبەت خەڵکی کوردستان و خەڵکی باکووری کوردستان و باکووری کوردستان خەنگاوێکی جددیە بچێتە پێشەوە هیچ چارەسەرێکیش نییە وا پێ بڵم تورکیا هیچ حەلێکی تری لە بەردەستانیە یان ئیدامەدان بە شەڕ کە ئەویش دەرەنجامی چییە دەرەنجامی فەشەلی اقتصادەکەی و هەڵاوسانی دراوەکەی وە کێشە و قەیرانی بەردەوام و ئەگەری کودەتای ناوخۆیی و دابەشبوونی وڵات و بە هەدەردانی خوێنی گەنجانی ئەو وڵاتە هەمووشی لە ئەستۆی تورکیا کەواتە ئەوەی ڕێبەر ئۆجەلان کە لە دیداری دووەمی دەم پارتی ئاماژەی بەوە کردووە بۆ ئەوەی دەستی ئیمپرالیزم ببڕێن لە ناوچەکە لە هەر چوار وڵاتە داگیرکراوەکە عێراق سووریا تورکیا ئێران پێویستە پرسی کورد بە ڕێگەی دیموکراسی و ئاشتیانە هەڵبێ چارەسەر بێ ڕێک ئەوەیە کە ڕێبەر ئۆجەلان دێڵێت بێگومان پێم وایە ئەو مەترسیانەی کە لە ڕێدایە بۆ تورکیا و سووریا شتان بینی و ئێران لە ئێرانیش چاوەڕوان کراوە و تورکیا خودی خۆشی ئەمازانێ و تورکیا ئێستا لەلایەکەوە ئەوێ ئەو پاشەکشەی هەژمونی ئێرانی لە منتقەکەیە سوء استفادە بکە بۆیە سەردانەکانی چەند جاری ڕابردووی هەم هاکان فیدان هەم ئەردۆگان و هەم ئیبراهیم کاڵن بۆ عێراق لە بەرامبەر ئەوەیە کە ئەوان تورکیا زەهنێتی ئاوا بیرەکاتەوە ئێران پاشەکشەی کردووە و هیلالی شیعی تێکشکاوە و لە داهاتووشە هەژمونی لە عێراقیش نامێنێ لەبەرەوە سوودانی ڕازی کەن بێتە پای دانووسانێک کە تورکیا ئەوێ بە داخستنی سنوورەکان لە ڕۆژاوای کوردستان بە شەڕی قەندیل لە بەرامبەر چییە لە بەرامبەر ئەوەی تورکیا و بەشێ لە دۆستەکانی لە هەڵبژارنەکانی داهاتووی مانگی یانزەی داهاتووە بتوان دەنجی بۆ کۆکەنەوە بتوان ئیمتیازی پێ بدەن و بەڵام ئەمە منتەقینەیە چکە لە عێراقا وەکو تۆشوتە ئەکسەریەتی شیعەکان مخالفی سیاسەتی تورکیا هەرچەندە هەنگاوی جددیان نەناوە بۆ دەرکردنی تورکیا لە هەرێمی کوردستان بەڵام وەکوتم ئوستاد
تورکیا لە مەحکومە بەوەی یا پرسی ئاشتیەوەی کە بەڕێز ئۆجالان هێڵێ بەم فۆرمەڵە بەندێ جێبەجێکە یانەوەی شەڕ و ئیدامەیە بێ و ئەمجارە لە ناو خودی ماڵەکی خۆی باش ئەوە ئەخلاقی بەرزی ڕەوشی بەرزی سیاسی ڕێبەر ئۆجلان نییە کاتێک دەڵێت بۆ ئەوەی دەستی ئیمپرالیزم ببڕێن وڵاتەکەمان دابەژنە بێت وەرم با پرسی کورد بە شێوایەزی دیموکراسی و ئاشتیانە چارەسەرکەی مخاتبەی عقلی تورکیزمە ئەوە مخاتبەی عقلی فاشیزمی تورکیە کە پێی وایە کورد هەر شۆڕشی کردووە هەر قسەیەکە داوای پرسی ئاشتیەکە خەبات و تێکۆشانی کردووە ئەوە بۆیە کە دەوڵەتێکی وەک خوانەڵێن هەمیشە عەرەبەکان ڵێن ئیسرائیلی دووەم دروست بێ لە منتیقەیە و تورکیاش هەمیشە وای بیر کردوێتەوە کورد هەر هەنگاوێگەنێ بۆیە کە دەوڵەتی سەر بەخۆ دروستکە خیتابی ئۆجالان بەرامبەر بە عەقڵێتی شۆڤێنی تورکیەوە کە ئێمە نامانێت دەوڵەتەکە دابەش بێ ئێمەمانەیە لەناو سیستەمێکی خۆسەری دیموکراسی مافەکانی خەڵکی کوردستان و مافی شارۆمەند بوون و مافی هاوڵاتی بوونی پێ بدرێ یعنی ئەمەش سادەترین مافی خەڵکە لەو هەلومەرجەیە وە بەڵام تورکیا ئەگەر ئەمەنەکە بە ناچاری لە داهاتووە ئەوەی کە لە سووریا ڕوویداوە ئەوەی کە لە باشووری کوردستان ڕوویداوەی کە لە ئێران ڕووەدا حتمیەتە لە باکووری کوردستانی ڕووەدا و تورکیا باش ئەوەش خۆش تورکیا باش ئەوازانێ کلیلی بەدەستهێنانی سربەخۆیی و مافەکانی چارەنووسی خەڵکی کوردستان لە باکووری کوردستانەوە دروستە بێ و ئەمە چ بۆ تێزانەی بەڕێز ئۆجالان چ بە خەبات و تێکۆشان چ بەوەی کە جەمعێتی ئەکسەرێتی خەڵکی کوردستان لە باکووری کوردستانە و پێگە و موقعێتی گرنگی هەیە و تورکیا بۆ خۆشی پێگە و موقعێتێکی گەورەی هەیە لە منتەقەکە لە بواری جوگرافیا و جیۆپۆلۆتیک و ئەندامێتی لە ناتۆوە بەڵام هەموو ئەوانە بەڕاستی پێمانەڵێ هەلومەرجەکانی دوای 7 ئۆکتۆبەر و دیزاینی تازە لە منتیقەکەیە کورد هەنگاوی گەورانێ تورکیا ئەگەر بێتە پای ئەم دانووسانە بێتە ئێرانیش بە نظری من ئێستاش ئەگەر ئێران دەست بۆ پرۆسی ئاشتی دروستکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کوردەکانی ئێران هەنگاوێکی باشە ئەگەر نا حتمیە مەسەلەنەوەی کە لە ڕۆژاوە ڕوویداوە لە ڕۆژهەڵات ڕووەدا لە باکوور ڕووەدا قسەکەوەیە کە وڵاتانی ئەمریکا و زلهێزەکانی گەورەی دنیا شتێگەیشتونەوە خۆشتان بینیتان لە مانگی ڕابردووی لە دیدارێکی ڤلادیمیر پۆتین زۆر پشتیوانی لە خەباتی خەڵکی کوردستان کرد چ لە باکوور چ لە پارچەکانی تر و ئێستا فەڕەنسیەکان بەجددی لە پرسی ڕۆژاوای کوردستان لەسەر پشتیوانە نێودەوڵەتیە بۆ خەباتی ڕەوای بە تایبەتی کوردانی ڕۆژاوە ناگەڕێتەوە کە شەڕوان و شەڕوانان یەپەگە و یەپەژە توانیان مێژوویەک تۆمارکەن کە مێژوویەکی پاک پێکەوە ژیان لە ڕۆژ ئاوا بێگومان بوونی هێزەکانی ئەمریکا لەو منتقەیە و بوونی هێزەکانی فەڕەنسا و ئیتالیا و ئەلمانیا چ لە پێشترەوە دوای ڕووداوەکانی 8 دیسەمبەر ئەویان نەشاردوێتەوە کە هێزەکانی هەسەدا جەنگاوەرێکن لە جیاتی ئێمە شەڕی تیرۆریان کردومە بەسییان داعشە لە تورکیاوێ ئەو کارتێسا لە دەست کورد بسێنێتەوە بۆیە وتم خەریکی پێکەنانی کوالیسیۆنێکە لەگەڵ وڵاتانە لە ژێرە و ناوە دووهەم حزوری هێزەکانی ئەمریکا ڕاستە لە بەرپاراستنی بەرژەوەندەکانی خۆیان و نەوت و وزێ لەو منتقەیە بەڵام بە جۆرێکیش لە جۆرەکان بە تایبەتی وەزیری دەرەوەی تازەی سەردەمی کابینەکەی ئێستای ترامپ پشتیوانی زۆر لە خەباتی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا هەوڵی تۆڵەی نەداوە ینی پێکەوە ژیانێک هەیە ئێستاکە لە ڕۆژئاوا کە هەموو نەتەوەکانی تر بە ئاسوودەی تێدا دەچین زۆر باشە. ڕۆژانە میدیای چاوەشەکاری لە ڕێگەی شەڕی تایبەتەوە میدیای ئاکەپە و مەهەپاوە هەردوێنێش عومەر چیچەک وتەبێژی با بڵێن حکومەتەکەی ئەردۆغان دەڵێ تر دیدارەکانی ئیمرالی کۆتایی پێ هاتوو دەبێت پەکەکە چەکدا بنێت. ئایا زمینێک ئافرێنراوە کە گەریلا شەڕوان ئاوا بە ئاسانی چەکدا بێت؟ ئێمە قسەمان لەسەرەوە کە ڕێبەرەوە جەلان هەمیشە دەست پێشخەری کردووە بۆ دەست پێکردنەوەی پرۆسی ئاشتی وە کورد هەمیشە لەگەڵ ئاشتیە، بەڵام ئاکەپە و مەهەپە زمینەیەکیان ئافراندوو بۆ ئەوەی کە گەریلا و شەڕوان چەکدا بنێت. کاکە من پێش لە سەرتا قسەکانمە باسیەوەم کەوتم خەبات و تێکۆشانی حرەکەی فارگ لە کۆڵۆمبیا بۆ زیاتر لە 40 ساڵ درێژەی هەبوو دژی دەوڵەتی کۆڵۆمبیا، بەڵام دەرەنجام بە دەخالەتی وڵاتانی زلهێز ئەو حرەکەتە توانی هێزەکانی گەریلاکانی چەکدا بنێن پرسی ئاشتی و دوجاریش هەم سەرۆکی فارگ و هەم سەرۆکی کۆڵۆمبیا خەڵاتی ئاشتی نۆبڵی ئاشتیشیان پێدرا.
قسەکەوەیە ئەو پرسە بە ڕێوشوێنی تایبەتی خۆی بە ئامادەبوونی لایەنی سێهەم هێزەکان چەکیانداناوە چوونەوە ناو دەوڵەت و هەموو مافەکانیشان پێدراوە. دەوڵەتی تورکیا ناکرێت ئەم خۆی زانێ ناکرێت بەوەی کە گەلیلات ئەوەندێ منزانم پارتی کرێکارانی کوردستان هەواڵەکان باز لەواکەن. جارە ویستم قسەیەک بڵێم ئەوەی کە جەنابی دووستی واز ڕاستە کورد هەمیشە دەستی ئاشتی درێژەکە. ئەو ئەندامانی وەفدی دانووسانکاری ئێستای دەمپارتی لەگەڵ ئیمراڵی و لەگەڵ دەوڵەتی تورکیا بەڕێز سری سورەیە ئەندەر و پەروین بڵدان و ئەحمەد تورک ئەزانی ئەحمەد تورک ڕەمزی ئاشتیە لە ناوچەکە لە تورکیا زانی لە یەکێ لە دیدارەکانی ئەڵێ ئەو کاتێکی ئێمە زیندان بووین لە زیندانەکانی تورکیا باسی پێم وایە دەی هەشتاکانەکە ئەو کاتێکی ئێمە لە زیندان بووین دەوڵەتی تورکیا ناچاری یەکردین پیسایی خۆمان بخۆین کەچی ئێستا دەستی ئاشتی بۆ ئەردۆگان و بۆ باخچەلی مەهەپە و سێجا لە سەرۆکاتی شارەوان لای دراوە. ئەم کەسە وەختێک بەم هەموو سوکایەتی پێکردن و بەم هەموو زیندانە ئامادەیە دەستی ئاشتی درێژ بکە لەمە ئاشتی خواستتر کوێیە. بەڵام دەوڵەتی تورکیا بە نظری من ئەوەیە کە ئەم فکر و ئەقلێت و زیهنیەتی نەگۆڕاوە بەرامبەر بەکڕ و ئەوەی جەنابی شت وتێت بەڕێز ئۆجالان وا بڕیارە پێم وایە لەم چەند ڕۆژی داهاتووە بەنامەیەک داخوازیەکان و بەرنامەی تایبەتی خۆی بداتە قەندیل وە قەندیل جواب داتەوە. لەو کاتەیە ڕەنگە باشتر ڕوون بێتەوە کە تورکیا ساس تورکیا لەم پرسەیە جگە لەوەی کە وەکوتم مەترسی گەورە لە چانسی کورد ئەبینێ وی لەلایەکەوە ئێوێ بە ئەمریکا و ئەوروپا بڵێ من لەلایەکەوە کە شەڕی پەکەکەکەم لەلایەکشەوە تا داوای ئاشتیەکەم وی ئەوێ مەسەلەن چاوشارکێ لەگەڵ یەکێتی چاوەشەکاری دەتوانێت تاسە بەردەوام بێت ناتوانێت ئەزانی خۆیەکە بیتوانێت ئەوەی کە ئامانجی بۆ بەدرێژایی ئەو چەند ساڵە بەدرێژایی 30 ساڵی ڕابردوو ئەی کرد بۆی نەکراوە قسەکەوەی کە تورکیا لەمە باش تێگا بەڵام وەکوتم تورکیا نیگەرانە لەوەی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و دیزایانی تازای ئیسرائیل لە منتیقەکەیە کورد مافێکی چانسێکی گەورەی دەستکەوێ کە تورکیا پارچەیەکی لێ بێتەوە تیا زەرمەند بێ بۆیە قسەکەوێ ئەوێ لەگەڵ ئەم هەنگاوانە بە نەزەری من بۆ خۆم باوەڕم وایە ئەوێ لەگەڵ ئەم ڕووداوانە وردە بڕوە بەڵکو ئەم چانسە نەدرێ بە کورد خۆی یا با بڵێم کارێکتەرێک بێ تورکیا کاکێ من مەناعەتی نییە هەموو ئیمتیازێک بدا بە دەوڵەتی تازای سووریا هەموو ئیمتیازێک بدا بە عێراق بۆی کورد هیچ نەبێ بۆی ڕۆژاوی کوردستان تێک بشکێ باشووری کوردستان تێک بشکێ یعنی تورکیا هەمیشە بە نەزەری من لە ناو زیهنێتی موامەرەیە باشە کەمتر لە 15 دقەمان ماوە تەوەرێکی تری بەرنامەکە لە هەینی ڕابردوو پەدەکە بە هاوکاری دەوڵەتی داگیرکاری تورکیا دوو ئەندامی سوپای سنوور یان حرس حدود پاسەوانی سنووریان کوشت و هەوڵیاندا لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی چاوەشەکاریەوە کە پەکەکە تێوە بگلێنن لە کاتێکدا پەکەکە زیاتر لە 5 ساڵە لەم ناوچێ بەبڵێن نەماوە و هەر بینیمان هەردوێنێ هاکان فیدان وەزیری دەرەوە یاخود وەزیری شەڕی تایبەت چووە بەغدا دەڵێ وەکو وتارەکەی بەڕێز هیوازاگرۆز وتە بێژی کەجەکە دەڵێ فرمێسکی تیمساحی ڕێشتووە قسەکە لەسەرەوەی ئەم پرسیارەکە ئەوەیە پەدەکە و حاکان فیدان دەتوانن حکومەتی عێراق ڕابکێشتنە ناو ئەو گەمەیە حکومەتی عێراقی شەڕی گەریلا بکات وەڵا ئوستاز لە ڕاستیات تورکیا ئەیەوێ حکومەتی عێراقی تێکەڵی ئەم شەڕە بکە چ بۆ ڕووداوانەی کوشتنی دوو پاسەوانی سنوور و چ بە پێدانی ئیمتیاز لە ڕێگای ئەو هێڵی ئەو پرۆژەی گەشە پێدان کە ئیمتیازی ئابووری و وەلامان پرسی ئاویش بڵێ پرسی ئاویش وە لە هەمان کاتشا ئەوێ سەرنجی سودانی وەکو بەشێک لە ئەوەی کە سودانی زۆرتر بە میانڕەوە ناسرێ و زۆرتر تەییدی کۆماری ئیسلامی ئێران ناکە لەم پرسایە بەئاڵێنەوە و لە ڕابردوشدا هەوڵی زۆریان داوە بەڵام بەهۆی بەهێزی شیعەکان و بەهۆی هەژمونی ئێرانەوە نەیانتوانی ئەو کارە بکە چونکە ئێرانیش لەو کاوکێشانەیە کاکێ من دەور و دەخالەتی هەیە و هەژمونی هەیە و ڕۆڵی هەیە
و لە قازانجی ئەو نییە کە حکوومەتی عێراقی بچێتە شەڕی پارتیکرێکارانی کوردستانەوە بە نظری من تورکیا هەوڵی داوە تا ئەو ڕادەی ئێرانیش ڕازی بکە بەڵام لەمانەیە سەرکەوتونە بۆ لە ئێستاشە حکوومەتی عێراقی بەڕاستی کارێکی هەڵاکە ئەگەر خۆی بگلێنێتە شەڕێکەوە وەکو ناتوانێت هێزەکانی تورکیا لە باشوور و لە عێراق دەرپەڕێنێ نابێ بچێتە پای شەڕێکی شەوە چکە ئەمە ئەرکی ئەو نییە و ئەم شەڕە لە پای چیەکە بەڵام هاکان فیدان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەردانەکەی داوای کردووە ئەگەر ئەمە بکەن باشە گەر ڕاستەوە خۆی هێزەکانیان بە تاوانی کوشتنی پاسەوانی سنووریان بێن دەخالەتی شەڕەکە بکەن ئەوە باش ئەگەرەوە نەکەن پێویستە سنوورەکانی ڕۆژاوی کوردستان دابخەن بۆی کە هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانی نەبێت لەگەڵ ڕۆژاوی کوردستان و ئەو خەتی گەشە پێدانش کە تورکیای کاتەوە لە فاوە بڕوا بۆ تورکیا پەیوەندیەکانی نێوان کەندا و ئەوروپا بەیەکەوە بەسێتەوە بەشێکیەوەیەکە ئیتر هیچ هینێ نەبێ ئەو سنوورانە هەمووی بگات لە عێراقەوە ڕاستەوە خۆ بچێتە ئەو دیەوە ئابوووریەکەی تورکیا زۆر وێرانە دەتوانن ئەم ڕێگە گەشەیە پەرە پێ بدەن ئەو ڕێگا گەشەیە جارە یەکێک لە گرفتەکانی بەردەمی کۆماری ئیسلامی ئێرانە کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی ڕێگا نادابەوە چکە ئێران ئوستاس خەتێکی تر هەبوو کە لە بەندەری ئیمام خومینیەوە ئەبەسرایەوە بە فاوە بۆی ئەو ئەرکە جێبەجێکا بۆ سووریا بەردی بناغەکەشیان داناوە پار بەندەری ئیمام خومینی بەسێتەوە بە فاوە و بە منتیقەکانی عێراقا بڕوا بگاتە سووریا تاکوێ تا سەر دەریای سپیناوە ڕاست لە تەرتوس و بانیاس بەهۆی ئەم ڕووداوانەی 8 دسمبر و ڕوخان دەژێن بکەسەر لاوازبوونی ئێران لە سووریا بڵێ لاوازبوونی ئێران لە ئەم پرۆژەیە پەچیکەوت ئێستا تورکیا ئەم بە پرۆژەی گەشە پێدان ئەڵتەرناتیڤی ئەمە بدۆزێتەوە ئێرانیشی لێ مەحرومکەن و عەرەبستانی سعودیش ڕۆڵی نەبێ کەەوە دوو وڵاتن هەردووچیان لە منتیقەیە کاریگەریان هەیە بە ئاسانی ئەم پرۆژەیە جێبەجێ ناکرێت ئەمە مەترسێکی تریشی ئەوەیە ئوستاز ئەم خەتە ئەگەر بە منتیقەکانی مووسڵ یا بدهۆکا تێپەڕێ هەم هەجارێک تر لە ژێر هەژمونی پارتیکرێکەکانی کوردستان نابێ جارێککە مەترسی بۆ دروزە بێت دەوڵەتی تورکیای ئەمەش زامن کە لەگە سۆدانی و حکوومەتی عێراقی بۆیە لە وەرن شەڕی پەکەکە بکەن دووریان بخەنەوە ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ بۆی کە ئێمە هەردووک مەلا ئیمتیازی لێوەرگین و زائیدەن ئەوەی کە تورکیا جاروبار ئەڵێ بەشێکی دهۆ کاتێپەڕێ بەڵام پێم وایە زۆر جددینیە لەم بابەتە بۆی هەرێمی کوردستان ئیسفادەی لێ بکە بەڵام ئەوی جەنابە دێڵی ئیقتصادی تورکیا ئوستاز لە چەند شوێنی تریش وتومە محەممەد نورەدین مامۆسای زانکۆیە لە لوبنان شارەزایە لە کاروباری تورکیا ئەڵێ شەڕی پارتی کرێکارانی کوردستان لە تورکیا ساڵانە نانی کەم 8 ملیار دۆلارەکەوێت و شەڕێک کە تورکیا بەڕێوەیە بە و ئیمکاناتێکی ئەسکەری فراهەمەکە بۆ شەڕەکەی بۆ کوشتنی خەڵکی باکووری کوردستان ساڵانە زیاتر لە 8 ملیار دلار لەسەریەکەی بۆی ئەو بەشێکە لە داتەپینی اقتصادەکەی و بەردەوام لیرەی تورکیا لە بەرامبەر ئەم شەڕەکە هیچ دەستکەوتی نەبووە بێگومان هیچ کام لە دەوڵەتانی داگیرکەری کوردستان هیچ دەستکەوتێکیان نەبووە لە قەتڵەعامی خەڵکی کوردستان زۆر باشە گرتەمەشا بکەین ینی ئایدن معروف کە وەزیری پێکاتەکانە لە حکوومەتی کاربەرەکەری هەرێم لە دیمانێکی ڕۆژنامەوەنیدا دەڵێ پەکەکە تیرۆرستە ینی ڕاستەوخۆ لە کاتێکدا ئێمە لە چوارچەوەی دەستوری عراق تاوەکو ئێستاکە حکوومەتی عراق و دەستورەکەی مثلەن هیچ یاسایەک نییە پەکەکە بە تیرۆریست بناسێ ئایدن معروف لە ڕووی یاساییەوە حەق نییە کە لێپێچینەوەی لەگەڵ بکرێت لەسەر چ بنەمایەک کە تۆ وەزیرێکی پێکاتەی لە چوارچەوەی حکوومەتی عراق هێزێک بە تیرۆریست ناو دەبێتی ئەجارم پێم وایە ئایدن معروف بۆ خۆی مرتەزەقەیە بەڕاستی ینی خۆی کارکتەرێکی نییە و ئەمانە بەشێکن لە ناو ئەو سیستەمەی کە تورکیا بەڕێوەیە بە و تورکیا ئامادە نییە مافی 20 میلیۆن کورددا لە باکووری کوردستان مافی خوێندنیان پێ بدا کەچی داوای حکمی زاتیەکە بۆ تورکمانەکان لە باشوور داوای حکمی زاتیەکە بۆ تورکمانەکان لە بولگاریا باشە بیر لەوە کاتەوە لە داهاتووە بۆ 200,000 تورکمان لە باشووری لە ڕۆژاوی لە سووریا ناوچەیەکی تایبەت دروستکە بۆیە بە نەزەری من تورکیا
هەمیشە تورکمانەکانی لە هەموو شوێنی دنیا بەکارهێناوە بۆی کە سیاسەتی خۆیان پێبەرێتە پێش و بە نەزەری من ئایدن معروف هەر قسەیە بکات جێگای ئەتیبار نییە وی دوای پارتی کرێکارانی کوردستان هەرکەس بڵێ تیرۆریستە یان نێڵێ قسەکەەوە هیچ لە مۆزوعیەتی خەبات و تێکۆشان و شۆڕژگەڕانی خەڵکی باکووری کوردستان ناگۆڕێ و دوای ئەوەش با پێ بڵێم چەمکی تیرۆریزم ئێستا چەمکێکی بەڕاستی ئەوەیە کە ئەمریکا ئەوروپا بەکارێنن مەسەلەن لە زۆر مەتاتیە هەر کەس بەشەر لە لیستی تیرۆری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تا ئێستاش کەچیەنانە کردویانە بە حاکمیت باشە سازمانی مجاهدینی خەڵقیران لە لیستی تیرۆر بوو وەختی کاریان پێێتی دەریهێنن پێیان خۆشە پارتی کرێکارانی کوردستان خەنە لیستی تیرۆر و فلانە خەنە ئەمە هیچ بەڕاستی لیستی تیرۆر لەسەر ئەم بەرمەبنایە ناپێورە چێ تیرۆرستە و چێ شۆڕژگێڕە هەر کەسێک داکۆچی لە خەبات و تێکۆشانی گەلینەتەوەکەی بکە شۆڕژگێڕە قسەکەەوە نییە کە تۆ مخالیفی پەکەی پێ دوابێت پەکە تیرۆرستیانە گروپی داعش گروپی تیرۆریستە دژی ئینسانیەتە دژی پێکاتەکانی خۆشیانە مناڵانە کوژێ نا ئارامی دروستەکە باشە و جگە لەوەی کە جگە لە بیر و باوەڕەکە هیچی خۆی بەڕاز نازانێ بەڵامەوە تاوەکوتوتت بەڕێز عەبدوڵڵاه جەلان لە فەرموو بایمە ئاشتی پێ ئەحمەد تورک دوایە هەموو سوکایەتی پێ کردووە بە گەرموگوڕێەوە دەست درێژەکە لەگەڵ ئەم هێزانە یعنی کورد بەڕاستی لە منتەقەکەیان نە شەرخوازە نە تەماعی لەسەر خاک و نیشتیمانی خۆی شەید دەکرێت ڕۆژانە داوای سادەترین مافەکانی ژیان و شارۆمەندبوونەوە و ئەمە ئستاز درەنگی یازوو ئەم مافە بەدەزێنێ هەرچەندە هێزەکانە خۆیان یەکگرتوونین بەڵام بە نەزەری من بەرژەوەندی زلهێزەکان دیزایانی منتیقەکە و لەوانەش گرنگتر ناسینی تورکیا و ئێران و سووریا و عێراق لەلایەن ئەوروپا و ئەمریکا و زلێزەکانی منتیقەوە زۆر باش وازەحەکە تۆ دیقەت بە حکوومەتی عێراقی دوای پرۆسی ئازادی لە عێراق باشە مانگانە بە 9 میلیارد دلار نەوە دەفرۆشێ ساڵانە زیاتر لە 110 میلیارد دلار نەوە دەفرۆشێ بەڵام خەڵکی بەسرە ئاوی خواردنەوەیان نییە ئاوی شیرینی خواردنەوەیان نییە خەڵکی ئێران سادەترین مافیان نییە ئەوە لە تورکیایە نەک ینی سادەترین مافی خوێنێ ئەم ماهێتی ئەم دەوڵەتانە زۆر باش ئەناسرێت زۆر بە ئەوە ئەگەر هەلومەرجێک ناتۆتە پێش بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کورد لەم پارچانە ئەوە بەرزۆر باش ئابووری زلهێزە بەنامەکەم بەرەو کۆتایی دەڕات دوو پرسیارمەوە گەر بە کورتی وەڵامم دەیتەوە یەکیان ئەوەیە کە لە بەرامبەر ئەم هەوڵانەی پرۆسی چارەسەری پرۆسی ئاشتی و دەستپێکردنەوەی هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی پرۆسی ئاشتی سی دەکەین پەدەکە و بنەماڵی بارزانانی لە ڕێگەی میدیات لە هەوڵە مەیدانیەکانیان دانوێت ئاستنگ بخەنە ئەم پرۆسەوە پەدەکە چه قازانز دەکات لەم جاشایەتیە و لەم شکست پێێنان بەم پرۆسی ئاشتیە زین کاکێ من نازانم مەسەلەن چەنە هەوڵی داوە بۆ شکست پێێنان بەڵام دیدارەکانی نێوان بەڕێز بارزانانی و بەڕێز کۆبانی پێم وابوو هەنگاوێکی باشە و هەموو ئەو کێشە و خلافە تاریخیانەی لە نێوان پێکەکە و پارتیا هەیە کاریگەری هەیە ڕنگدانەوەی هەیە چ بەسەر پرۆسی ئاشتی چ بەسەر ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان چ بەسەر پەیوەندی باکوور و ڕۆژاوە لەگەڵ باسووری کوردستان بە نەزەری من و زائیدەن خلافەکانی نێوان ئەنە کەسە و هەسەدە لەلایەکترەوە هەموو ئەوانە لەژێر چەترێکایە و ئەوانە با پێ بڵێم کاریگەریە لاوەشەکانی ئەو پەیوەندی خراپەی نێوان پارتی و پەکەکەیە بە درێژایی تاریخ لەو منتقەیە بۆیە بە نەزەری من بۆی کە ئەم پرسە سەرکەوتوو بێ پێویستە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وە کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوی کە کەنەکەیڵێ دانووسانێکی جددی نهێنیش بێ ئاساییە جددی بەڕێەوە بچێ بۆ ئەوەی ئەمە دەستکەوتێکە بۆ خەڵکی کوردستان بۆیە بە نەزەری من ئەبێ خلافەکانی نێوان بە تایبەتی دەکە لەژێر تاسیلاتی تورکیا دەتوانێت یان دەوێرێ ئەم هەنگاوە بنێ زین کاکێ من پارتی دیموکراتی کوردستان ڕاستە سنوورێکی پانوپۆری لەگەڵ تورکیا هەیە و توانێت مەترسی گەورەی بۆ زێر بەڵام پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جاوێ بزانن تورکیا جیاوازی ناکات لە بینی پێکەکە و پارتی تورکیا جیاوازی ناکات لە بینی کوردێکی باکوور و باشوور چونکە بۆ ئەو کورد لە هەر کوێ دنیا بێ دژێتی لەبەرەوە بەوە ئەبێ وازەح بێ ڕاستە پەیوەندی ئەبێ سیاسی هەبێ پەیوەندی ئابووری سنوور هەبێ بەڵام قسەکەی نابێت لەسەر مافی خەڵکی پارچەکانی تری کوردستان هەر لەم چوارچێوەیە لە ماوەی 28 ڕۆژ ڕابردوو 33 هاوڵاتی سڤیل و مەدەنی لەم باشووری کوردستانە
بەهۆی درۆنەکانی دەوڵەتی داگیرکاری و تورکیاەوە شەهید بوون. بەڵام حکومەتی کاربڕێکرد یەک فزا یەک بەیاننامەی دەرنەکردووە، بەڵام لە بەرامبەردا هوتێلێک سوتاوە لە تورکیا کە ئێمەش پێمان ناخۆشە هەموو مرۆڤێک لە هەر کوێی دنیا ئازارێکی پێ بگات. بەڵام لە بەرامبەر سووتانی هوتێلێک لە تورکیاوە لە یەک ڕۆژدا مەسعود بارزانی مەسرووری کوڕی نێسیربانی زاوای سێ بەیاننامەی جیاوازیان دەرکرد. بەڵام لە 28 ڕۆژدا 33 هاوڵاتی مەدەنی لە باشووری کوردستان بە درۆنی دەوڵەتی داگیرکاری تورکیاوە شەهید بوون. بۆچی بەیاننامەیەکیان دەرنەکرد؟ بەڕاستی ئەوە بە نەزەری من ئەبوو مەسە حکوومەتی هەرێم پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرلەمان هەمووی ئیدانەیە مە بکەن وە بە تەناش لە بەیاننامەیە کاکێ من نابێ کورد بکرێت ئەبێ ئەڵتەرناتیڤێ بدۆزرێتەوە ئێمە دەڵێن ئەبێ ئەڵتەرناتیڤێ بدۆزرێتەوە بۆی کە دەستی تورکیا لەم بابەتە کورد بکرێتەوە و نابێ ڕێگای بدرێ هەر شوێنێکی پێخۆش وەردومانی بکە ڕۆژە پێنجۆن ڕۆژە شارباژێر ڕۆژێک بەنداوی تشرین کوێ یعنی قسەکەوەیە ئۆستاز هێزە کوردیەکان یەکگرتوونین و لە بەرامبەر ئەوەیە حیزب مامەڵاکە لەگەڵ ئەم دەوڵەتانە ئەم هێزە چێتە ئێران ئەو هێزە چێتە تورکیا بە نەزەری من ئەوانە ناتوانێت مافەکانی خەڵکی کوردستان پارێزیە و لەگەڵ ئەوەشا باشترین چارەسەر ئەوەیەکە هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان پێگە ماوقعەتەکانیان دەربکرێن و هێزەکانی ئێران نابێت دەور و نەخشیان پێ بدرێ و قسەکە ئەوەیە بەڵام چونکە ئەم هێزانەیە گرتوونین لە بەرە وڵاتانە دەخالت دەکەن و پەیوەندی حیزبی زیاترە لە پەیوەندی حکومی و بەداخەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی زلهێزیش بە جۆرە جۆرەکان چاوپۆشی لە تورکیا و لە ئێرانەکەن لە بەرامبەر ئەو قەت و ئەمریکا لە پێناو بەرژەوەندی ئابوووریەکانیان بەڵام قسەکەەوەی ئوستاز لەو دیزاینە تازەیە کە بەس ئاڵوگۆڕ بەسەر منتقەکەیە دێ هەموو ئەم هەژمون خوازی و ئەم جینایەت و دژمنکاریانە بە نەزەری من وردە کۆتایی پێدێ پاشەخشێ پێ زۆر باشە ماوەی بەنامەکەم کۆتایی هات زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن بازگەر نووسەر و ڕۆژنامەوان کە لەگەڵمان بووی مادومان کردی دەست سپاس بۆ ئێوەی ئەزیزیش کە تاوەکو ئێستاکە بەجار ئێمەوەدانیش بوون هیوادارین گەلی کورد و تەواوی گەلانی ڕۆژهەڵات و تەواوی گەلانی دنیا بە ئاشتی و پێکەوە ژیان بکەن و ماڵتەناوە دەست خۆش بێ.